بەناوی خوای بەخشەندەی میهرەبان. من وەکو مامۆستایەکی ئاینی دەڤەری ڕاپەڕین داواکارم لە خوای گەورە خێر و بەرەکەت و ڕەحمەتی خۆی ببارێنێ بەسەر هەموو لایەکماندا. پاشان ئێمە کە لەو چەند ڕۆژەی داهاتوودا تاکە تاکەمان بە پیاوان و ئافرەتان دەچینە سەر سندووقی دەنگدان بەو ئومێدەی کە بتوانین گۆڕانکاریەک دروستکەین لەوەی کە کەسانی شیا و کەسانی باش کە بتوانن توانای گۆڕانکاریان هەبێت بەڕێ بکەین بۆ ئەنجومەنی نوێنەرانی بەغدا. داواکارم لە برایان و لە خوشکان کە هەر یەکەیان بە گەرم و گوڕی بچنە سەر سندووقەکانی دەنگدان و سندووقەکانی دەنگدان بەجێ نەهێڵین بۆ کەسانێک کە ئێمە لێیان ناڕازین، چونکە گۆڕانکاری بە کەسانی نووستوو یا دوورکەوتوو ناکرێ. ئێمە کە دەمانەوێ وڵاتمان بەرەو پێش بچێ، سیستەمی بەڕێوەبردنی وڵاتمان چاکتر و باشتر بێ و کەسانی چاک و باش بنێرین بۆ ئەوەی ببن بە نوێنەری گەل، پێویستە ئێمە چاوکراوە بین. پێویستە ئێمە لە ڕابردوو بنواڕین و بزانین ئەو کەسانەی کە لە ڕابردوودا چست و چالاک بوون توانیویانە بەوپەڕی جوهد و تێکۆشان هەوڵ بدەن بۆ ئەوەی باشترین کار بکەن و باشترین خزمەتگوزاری بکرێ بە تاکە تاکەی هاوڵاتیانی وڵاتمان. ئەو کەسانە شیاوی ئەوەن کە ئێمە دەنگیان بۆ بدەین. من داواکارم کە بە گەرم و گوڕی برایان و خوشکانمان بچنە سەر سندووقەکانی دەنگدان. لە دەنگدان سارد و سڕ نەبن، چونکە نەچوون بۆ دەنگدان و بێباکبوون لە دەنگدان ڕێگەکردنەوەیە، ڕێگە خۆشکردنە بۆ ئەو کەسانەی کە بە بیانوێکەوە ئێمە ناچین دەنگ بدەین، ئەوان بە پێچەوانەوە چاکتر و باشتر و زیاتر دێنە پێش. کەواتە ئێمە پێویستە یەکەم هەوڵ بدەین بە هەموو شێوازێک ئەو کەسانەی کە چالاکن و لە ڕابردوودا دیتومانن هەوڵ بدەین لە ڕووی دین و دینداریەوە ئەوانە بنێرین بۆ ئەنجومەنی نوێنەران و هەوڵ بدەین ئەو کەسانەی کە ڕابردوویان دیار بووە، پاک بووە، دەستپاک بوون و هەوڵیان داوە بۆ گەلیان بۆ میلەتیان تێبکۆشن هەوڵ بدەن، نەک بۆ خودی شەخصی خۆیان و گیرفانی خۆیان. ئەو کەسانە بنێرین بیانکەین بە نوێنەری خۆمان بۆ ئەوەی هەم بۆ دینمان هەم بۆ ژینمان قازانج بێت و لی پەشیمان نەبین. کەواتە ئێمە دەمانەوێت گۆڕانکاریەک بکرێ. گۆڕانکاری بە ئێمە دەکرێ کە خوای گەورە دەفەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم. ئەوە سنەتی ژیان وایە. خوای گەورە فریشتەکانی خۆی دانا بەزێنێ کە گۆڕانکاری بکرێ لە زەویدا. ئێمە دەمانەوێت گۆڕانکاری بکرێ لە خراپ بۆ چاک، لە چاک بۆ چاکتر. ئەوەش بەچی دەکرێت بە تاکە تاکەی ئێمە دەکرێت کە ئەو ڕۆکە چاکترین و باشترین وەسیلە و هۆکار بۆ گۆڕانکاری دەنگدانە. ئەو دەنگدانەش ئێمە بتوانین بە گەرم و گوڕی بچینە سەر سندووقەکانی دەنگدان و دەنگ بەو کەسانە بدەین کە شیاون، کە چاکن، کە باشن، کە ئێمە لیان پەشیمان نابینەوە ڕابردوویان پاک بووە لە دینداری، لە خواپەرستی، لە چست و چالاکی، لە بێباکبوون، لە ترس، کە لە کاتێکدا وەک پێغەمبەر دەفەرمێ صلی الله عليه وسلم أفضل الجهاد كلمة حق عند سلطان جائر، کە چاکترین تێکۆشان ئەو تێکۆشانەیە کە وشەی حەق و ڕاستیان بەدەم ستەمکاران دادا و بێباک بوون. کەواتە با ئێمە ئاوا بین، گەرم و گوڕ بین، نەوەک لە ماڵەوە لی بخەوین گلەی و گازندە بکەین. چونکە ئەگەر ئێمە بێباک بین و لی بخەوین، نەچین بۆ دەنگدان و کەسانی شیا و هەڵنەبژێرین، بەبێ گومانی کەسانێکی کە دێتە پێش کە ئێمە چۆن ناڕازی بووین ناڕازی تر دەبین
و حکمیش بەسەر ئێمەدا دەکەن و یاسای نابەجێ بەسەر ئێمەدا دەستەسپێنن ئەو کاتە هەرچەند ئێمە گلەی بکەین گلەیەکانی ئێمە جێگەی خۆی ناگرێ ئەو کاتە ئێمە تاوانبارین هەم بۆ دنیا هەم بۆ دواڕۆژ کە خەوتوین و نووسین لە ژیان و لە ژین لە سیاست و لە بەڕێوەبردن بێباک و دوور بووین بەڵام ئێمە پێویستە وەکاری پێغەمبەران عەلەیهی سەڵات وەسەلام کە بەڕێوەبردنی خەڵک بووە ئاگاداربوونی کاروباری خەڵک بووە لە هەموو کاروبارەکانی ژیانیاندا لەگەڵیاندا ژیان و کارەکانیان بەڕێوەبردوون ئەوە بەڕێوەبردنە دەبێ موسڵمانی چاک و باش و تێگەیشتوو ئاوا بێتە ناو خەڵک لە هەموو سیاسیەکاندا بەشدار بێ و لە پێشەوەی لایەنەکانی تر بێ ئێمە هەوڵدەین بۆ دین و دینداری بۆ دنیا و دواڕۆژ بۆ ئەو کارە گەورەیە هیممەت بکەین و لە پشتی ئەو کەسانە بین کە دین و دینداریان دەوێ بۆ دنیا و بۆ دواڕۆژ